سەرکەوتنی کۆمەڵی ئیسلامی لە هەڵبژاردنەکەی 30 ئەیلوول و بەدەستێنانی متمانەی هاوڵاتیان لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان بێ جیاوازی ڕێکوپێک دەرخەری کوردستانی بوونیە و حیزبەیە. سەرەڕای دەربڕینی خۆشحاڵی دەنگدەرانی بەشێک لە کەسایەتیە سیاسی و کۆمەڵایەتی و نووسەرەکان پیرۆزبایی خۆیان ناڕاستەی کۆمەڵ و کاندیدا دەرچووەکان دەکەن. کۆمەڵی ئیسلامی کوردستان هەڵقوڵاوی ناخی کۆمەڵگەی کوردەواریە و لە ماوەی خەباتی چەکداریدا دژی ڕژێمی پێشووی بەعز وەستاوەتەوە و لە خەباتی سیاسی و مەدەنی و کاری پەرلەمانیشدا بەرگری کارێکی سەرسەختی خەڵکی ستەملێکراو بووە. جا ستەمکار هەر حیزب و کابینەیەکی حکومی و هەر کەسێک بوو بێت یان ستەملێکراو هەر دید و ئایدیایەکی جیاوازی هەبوو بێت و لە هەر گۆشەیەکی ئەم هەرێمەدا بوو بێت. لە دوای تەواوبوونی پرۆسەی دەنگدان و دەرکەوتنی ئاسۆی سەرکەوتنی کۆمەڵ لە هەڵبژاردنەکەی 30 ئەیلوول لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هیوا میرزا سابیر سەرکردەی دیاری یەکگرتووی ئیسلامی سەرەڕای پیرۆزبایی لە ئەمیری کۆمەڵ و سەرکردایەتیە و حیزبە بە بۆنەی سەرکەوتنیان لە هەڵبژاردنی 30 ئەیلوول و زیادبوونی کورسیەکانیان لە پەرلەمانی هەرێم خوازیارە لە قۆناغی نوێدا پرۆژەی هاوکاری ئیسلامی پەرە پێ بدرێت و گەشەی زیاتر بە هاوکاری و تەواوکاری برایەتی بدەن. لەلایەکی دیکەوە حەسەن مەحموود نووسەر و ڕۆشنبیری دیاری پارێزگای هەڵەبجە پیرۆزبایی گەرم ئاڕاستەی کۆمەڵ دەکات و هیوا خوازە کۆمەڵ بەردەوام بێت لە هەڵوێست و شێوازی کاری 4 ساڵی ڕابردووی کە بووەتە هۆی بەدەستێنانی متمانەی خەڵک بێ جیاوازی. حەسەن مەحموود دەژنووسێت شکست چەندە بە خۆداچوونەوەی دەوێت، سەرکەوتن چەند هێندە و خۆڕاگری و ئارامی و بەخێوکردنی دەوێت. بۆیە هیوادارە کۆمەڵ لە ئاستی ئەو سەرکەوتنەدا بێت. بە کراڵەیی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەنووسێت ئەگەر ڕوبەڕووی پرسیارێک لەو شێوەیە ببمەوە ئایا کۆمەڵ ئیسلامی کوردایەتی دەکات یان یەکێتی و پارتی؟ وەڵامی ئاوایە. کۆمەڵ ئیسلامی زیاتر کوردستانیە نەک یەکێتی و پارتی. بۆ نمونە پارتی لە هەولێر و دەوروبەری دەنگ دێنێت و یەکێتیش لە سلێمانی و دەوروبەری، بەڵام کۆمەڵ لەسەر تاسەری کوردستان دەنگی هەیە. کوردستانی بوونی کۆمەڵ ئەفزەلیەتی زیاترە لە حیزبە دەسەڵاتدارەکان بۆ کوردایەتی. مەرج نییە دەنگەکانی هێندەی ئەو دوو هێزە بێت. دەژڵێت نووسینەکەی داکۆکی نییە لە کۆمەڵ بەڵکو تەنیا ڕاستیەکە و هیچی دی. سەرکەوتنی ئەمجارەی کۆمەڵ ئیسلامی گەرچی لای هەندێک لایەنی سیاسی چاوەڕوان کراو نەبووە، بەڵام ئەوەی کۆمەڵ ئیسلامی لە پێناو خەڵک و شەقام و سەروەری یاسا و وەستانەوە دژی ستەمکاریەکانی دوو حیزبی دەسەڵات کردوویەتی لای خۆیەوە چاوەڕوان کراو بووە وەفای هەڵوێستەکانی بە متمانەی خەڵکی وەرگێتەوە. کۆمەڵ ئیسلامی کوردستان بە دروشمی کۆڵ نادەین و بەردەوامین. هەڵمەتی بانگەشەی ڕاگەیاند لە دوای سەرکەوتنیشی لە هەڵبژاردنەکەی 30 ئەیلوول سوورە لەسەر جێبەجێکردنی سیاسەتی خۆی کە لە وەستانەوە دژی ستەم کۆڵ نادات و لە هەڵوێستا سیاسی و ڕاشکاوانەکانیشی بەردەوام دەبێت.